و بەرە خۆتمە جەم برێز ئەنگۆ نویسکارێ کورد مەڕوان دیبۆ داکو بهتر بەحسا چالاکیە بکە و سەمینارە بکێ. مامۆستا مەڕوان دەم باش بەریا هەموو تشتێکی ئەگەر تە بەحسا بەژاندنێ بکێ دەهدە سەمینارەدا چ هاتە گوت و بێژکردن و بە چ ڕەنگی پشتی دەرباسبوونا 2 ساڵان ژێ عێریشێ بە چ ڕەنگی بەحسا ڕەوشە سەرێکانی و گرسپی هاتەکردن کەرەمکە. دەم باش زۆر سپاس بۆ کەنەتارێک و ئەو دەرفەتدامە ئەم سەرێکانی باخەبن براستی ئیرۆ سمینارەکەما یا وەک نویسکارێن گشتی یەکیتیا گشتی یا نویسکار و ڕۆژنەمەوانên کورد لە سووریێ ما لە باژارێ ئێسنێ ئەڵەمانیا ما لە کۆمەلە هێلین سمینارێک لدارخست پارێزەر عەبدولعەزیز ئەیۆ بەڕاستی ئامادە بوو و ئەو یەک پارێزگەرێکی سەرۆکی ئەنجومەنە هەرێمی بوو سەرێکانیە ئەوی بزەلالی ئاخەوی لەسەر ڕەوشە سەرێکانیە وەک سمینارێک دیرۆکی و جۆغرافی بەریا هەزارێ ساڵان گفتوگۆ و دیرۆکە سەرێکانی هەمان باس. باشە مامۆستا مەڕوان ئامادەبووێن بۆ دە سمینارێدا بهترەوە نویسکار و سەرکردە و ڕۆژنەمەوان بوون. ئەو هەڵوێستاوە بە چ ڕەنگی نەری ناخۆدانە کرد؟ بڕاستی سمینارە وەک مشتەرگۆ بجەلالی لەسەر دیرۆکە سەرێکانیە ئاخەوی مامۆستا پارێزگەر وەک مەگۆ عەبدولعەزیز. باشە چ پێشنیار مامۆستا مەڕوان پێشنیارن کوژعالی ئامادەبووان بە هاتنەکردن داویە تەدیت ئەنو داگیرکرد وەک دەربەسبوونا دەوڵەتە ترکی سەرێکانی وەک داگیرکەر ئانی زمان و داویژی گفتوگۆ گەلک سەرچێبوون بەڕاستی گشە وەک ڕەوشنبیر وەک سیاسمەدار وەک کەسێن حاضر پارێزگەر گشتان ئارێ کرد بۆ ئەف تشتێکی نەڕۆرمالە تشتێکی داگیرکەرە گۆ وەک گوتی دەوڵەتە ترکی بڤی ڕەنگێ ئەشکەرە دەرەباس بوو بۆ گەلک تشتکردن جغرافیە کانی گوهار ژمار یعنی بۆت بۆ 100,000 کورد سەرێکانی هەبوو ئانامانە 5 و تکەس تەنێ 5 و تکەس بەڕاستی خۆشک بزەلالی لەسەر ئاخەوی حتا گۆت گۆ هەرێم کوردیە گۆ چەند گوندێن عەرەبە هەنا گۆژوار دبێژن عبرا یعنی وەک دبێژێ خزمەتکارێ نەڤیên ئێبراهیمێ پاشایê ملی لەبەر وی کار ئارێ گوندنە عەرەب هەبوون لێ هاتبوون بۆ وەک خزمەتکار. باشە مامۆستا مەڕوان ئەم بێژن دەربارەی بەگەرە دەربدەرێن سەرێکانی و گرسپی دوی بواری دە تشتێک هاتە بەحسکردن ئەنگۆ پێشنیار هات نەکردن یان نا؟ واللهی گەلک پێشنیار دۆر پێشەش هەفت پێشنیار وەک پارێزگەر وەک وی گوت یەک جوان ئەنو وەک ئەتمسفۆرەکە ڕەحەتی زەلالی هەسانی چێبێ جبەر ملەت بەگەرێ وەک گوتی گوندێخوا وارێخوا باژارێخوا لێ هاتە زانین بۆ چلۆ وەک بویێرەکە ناودەوڵەتی گۆ تەمامی بەدەستی دی دەوڵەتێ مەزن وەک دەوڵەتە ئەمریکا و دەوڵەتە ڕووسا هەروەهاژی گۆ دەوێ ئەمژی وەک مەسەلا کورد گۆ دەوێ وەک ئەم یەک بێن ئەم دان و سادنێمە یەک بن وەک کورد یعنی لێ وەک مەسەلا بڕاستی بووە پێشنیارەکە ئەو بووە گفتوگۆیەکە یا بێتارەکە ناودەوڵەتی هەروەها حتا جامێرنان پرس و پرسکردن بۆ کامێک کەنگی vەگەرن اون وەک پێشنیاری ددێنن جامێر گوت ئەز نکارم بێژمەوە سبا یا دسبا یا سێسبا لێ مەسەلا دەستێ دەوڵەتێ مەزوندەیە بڕاستی گفتوگۆیەکە سەرانسەری جیهانی دەبێت نەمەزە ئەمریکا. گەلک سپاس ji بۆی نویسکار مڕوان دیبۆ گوتە مرۆڤی گەلک سپاس.